شەپۆلی نوێی کۆچکردن هۆکار و کاریگەریەکانی کۆچ بۆ ئەوروپا چین. ساڵی 2015 بێ بە ناونیشانی ساڵی کۆچکردن. لەبەرەوەی 2015 پاشەکشەی بەهاری عەرەبیە بە کامڵ. ناومێدیەک هەیە لە بەرامبەر ئەم گروپی کە ئەوێ بڕوە. سووریا وڵاتێک بوو سەقامگیر بوو لە ڕووی ئابووریەوە تا ڕادەیەک سەقامگیریەکی سیاسیە بووە بۆ بەکەلاوە. یا ژیانی خۆت باشەکە یا وڵات بەجێ. لە بدایەتی شەڕی داعشە خەڵک نەئەڕۆی، لە سەردەمی حەڤەی شوباتا خەڵک نەئەڕۆی. ئێمە بینین تا ئێستا سەفەرکردن خیاری خەڵکی هێژار نییە، ئەوەی کە سەفەرەکە کەسێکا بێ بڕە پارە پیاکە و زۆریان بەعکسەوە ڕەنگە وەزعی مادیان زۆر باش بێت، یعنی بەڵام ئەترسن لەوەی کە لە دەست بارێکی دەرونی خراپ، بارێکی کۆمەڵایەتی خراپ دروست دەکات کە لەوانەیە ئەو مرۆڤە لە داهاتوە پەشیمان بێت. ئەم شەپۆلە تازەیە ئەم جارە ئەم وەرراری نییە، بە دەلیلی ئەوەی دیناری عێراقی قیمەتی هەیە، لە ئەوروپا فرسەتی کار کەمترە، فرسەتی خۆ دروستکردن وەکو جاران ئاسان نییە. خاڵێک هەیە لە لای هەموو ئەو کەسەی کە هەنگاو دەنێ بۆ کۆچکردن بەرەو ئەوروپا لە لای خۆی دایبنێ، ئەو کاتی ئەو دەکەوێتە سەر پێی خۆی ماوەیەکی دیاریکراوی دەوێت کە لە 3 ساڵ کەمتر نیە ئەگەر ئەو کەسە بۆ خۆی چالاک بێت.